ساڵانە لەم وەرزەدا وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق پرۆژەی پاکردنەوەی کەناڵە ئاویەکان لە سەرتاسەری عێراق ئەنجام دەدات. بۆ ئەم ساڵیش پرۆژەکە لەسەر پرۆژەی ئاودێری دووبز دەستی پێکردووە. بەڕێوەبەری بەنداوی دووبز دەڵێت بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ئاستی بەردانەوەی ئاویان لە بەنداوەکەوە بۆ پرۆژەکانی ئاو لە کەرکووک کەم کردوێتەوە. 3 ساڵ وشکە ساڵی و بێبارانی کاریگەریەکی گەورەی کردە سەر خەزن. کاریگەریەکی زۆر گەورە لە هاوینەکانە ئاوێکی زۆر بەکار هاتووە. ئەم بارانەی ئیستا هەیە ناتوانێت بەردانەوەی ئاوی 3 ساڵت بۆ پڕکاتەوە. بە جێبەجێکردنی پرۆژەی پاکردنەوەی کەناڵەکانی ئاو ماوەی 7 ڕۆژ بەشێک لە گەڕەکەکانی کەرکووک بێ ئاو دەبن. هۆشداری پێشوەختەشان لەو بارەیەوە بە هاوڵاتیان داوە. پرۆژەکە لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق بەڕێوە دەچێت و بەڕێوەبرایەتی گشتی بەنداوەکانی عێراق سەرپەرشتی دەکات بە پێی پلانێکی ناوەندی کە ساڵانە لە وەزارەتەوەدا دەڕێژرێت. مديرية الموارد المائية وبالتنسيق مع وەکو بەڕێوەبرایەتی سەرچاوەکانی ئاوی کەرکووک باوکاری فەرمانگەی ئاو دەستمان کرد بەگرتنەوەی ئاو لە بەنداوی دووبز تاو کاتی تەواوی کەناڵە ئاویەکان پاک دەکەینەوە. ئامانجمان لەو پرۆژەیە گیانی ئاوە بە شێوەیەکی گونجاوتر لە بەنداوی دووبزەوە بۆ شاری کەرکووک. پێویستمان بە 7 ڕۆژ کارکردن هەیە لەو پرۆژەیەدا تا تەواوکردنی پرۆژەکە بەشێک لە گەڕەکانی کەرکووک بێ ئاو دەبن. ئامانج لە پرۆژەی پاکردنەوەی کەناڵە ئاودێریەکان لابردنی لەمپەرە لە بەردەم سەرچاوەی گەیاندنی ئاو لە پرۆژەی ئاودێری دووبزەوە بۆ پرۆژەی ئاوی یەکگرتووی کەرکووک کە یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکانی دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ شاری کەرکووک و بەشێک لە قەزاوناحیەکانی دەوروبەر. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، قەزای دووبز.